سڵاو هاوڕێیان، خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە باشووری کوردستانەوە لەگەڵ ئێوە دۆستانی باکوور، خۆشەویستانی ئەدەب و هونەری کوردی، وێژە و تۆڕەی کوردی لەگەڵ ئێوە بەشەکەم بەشێک لەو خەرمان و لەو دەوڵەمەندیەی کە لە ئەدەبیاتی ئێمەدا هەیە. پێم خۆشە کە ئێوەش بەشدار بن لەگەڵم من بە زاراوەی سۆرانیەی خوێنمەوە، یەکێکە لە هەڵبەستارە جوانەکانی شاعیری یاخی و شاعیری جوانی ئێمە عەبدوڵڵا پەشێو لە دیوانی بەرەو زەردەپەڕ کە یەکێکە لە دیوانە جوانەکانی ئەو بۆتان دەخوێنمەوە. شارێکە کە پەسنی جوانی ژن گرنگی ژن ئەدات، بۆیە من شارەکەتان بۆ خوێنمەوە کە هەر بەو ناو نیشانەشە ژن. ببینینت من دەبمەوە بنیادەمی چاخی بەردین، دەچمەوە ناو ئەشکەوتی تار جەنگەڵی چڕ، گوێشت دەکەم بۆ بروسکە و گۆڵەی هەور و بارانی خۆڕ، شارستانی دوگمە و وایر بزر دەبێ، ئاتەشگەکان پڕ دەبنەوە لە پێت و گەڕ. چیت مەران بێ دەچێتە سەر، تۆ دەتوانیت بە نیگایەک سەوزەڵانێک بەڕووتەنکەی، لە دەستت دێ بە هێمایەک بەردەڵانێک بە چیمەنکەی. چیت مەران بێ دەچێتە سەر، تۆ دەتوانیت باڵی زمانم ببەستی و درەختی پەنجەم بێبەرکەی، لە دەستت دێ چەمی دەنگم تژی ماسی و هەر پەیوێکم پڕ گەوهەرکەی. تۆ دەتوانیت بمکەی بە کۆیلەی ملبەتۆق، لە دەستت دێ تاجی سەروەریم لەسەرکەی. لە بن کۆمەی خۆڵەمێژدا تۆژی لە مۆی گەشی خولیای، لە جێژەمی تاریکیدا تۆ بریسکەی بەفریتیای، لە بیابانە هاژەی چەم و لە نەهاتە هەڵمینان و لە غوربەتدا داڵدە و پەنای. کلیلداری بەهەشتی تۆ نەکنیوە هەموو دونیای. 28/11/1985 ئەم شێعرە لە تەرابلوس نووسراوە.